بەناوی خی بەرز و بێڵتە سڵاوتان لێ بم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پایانی ڕۆژ با خۆشحاڵ و ئەمڕۆ لەگەڵ هاوکارم جەلال با کۆمەڵێک تەوەر و بڕگۆ بابەتی نوێ و هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانین تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. عزیزان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت ڕۆژێکی پڕبەرەکەتان باش بەیانی کە هەستاین دڵنیامەوەتان ئێستش کە هەستاوە یاخود دڵدەستێت دەستپێکی ڕۆژ سێرێکی فەیسبووکەتان دەکەن سەرتاسەری هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەکانی پارێزگای سلێمانی و ناوچە شاخاویەکانی تەنانەت هەولێریش سپی پۆش بوون. هیوادارم ڕۆژێکی پڕ لە خۆشی و ئارامی و پڕبەرەکەتمانە بێوە بەفرەش و بێتە بەرەکەت بۆ سەر وڵات و نیشتیمانمان. عزیزان ئێمە دوو تەوەرمان ئامادە کردووە بۆتان کەم ڕۆ پێشکەشتان بکەین تەوەرێکیان باز لە داخستنی یانە شەوانەکانی هەولێر دەکەین کە هەنگاوێکە دڵنیام لایەنە پەیوەندیدارەکانی ئەو شارە ناویانە بە دڵی هەموو لایەکتانە چونکە شتێکی ڕوونە یەکێک لەوانە کە زۆر گرنگە بەلامانەوە لەگەڵ کەلتور و ئاداب و ئاینی ئێمە ناگونجێ وەلایەکی دیکەوە دەزانین ئەمیانە شەوانانە چا زەرەر و زیانێکی بۆ بەتایبەت گەنجەکانمان هەیە لەوەی کا بەلا ڕێدا دەڕۆنەوە خوا دەزانێت لە ناوە چا فەساد و خراپەکاریەکی دیکە شتێدا ئەنجام دەدرێت. بۆیە تەوەریەکەمان قسە و باسە لەسەر داخستنیانە شەوانەکان بە میوانداری قایمقامی پارێزگای هەولێر یا قایمقامێتی ناوەندی هەولێر کە میوانمانەوە تەوەری دووەمان قسە لەسەر بارینی بەفر ئەم کەشوو هەوایی کە ئێستا دڵنیام هەمووتان پێی دڵخۆشن خواخواتان و دەرفەتێکتان بۆ بڕوخسێ و بچنە ناو ئەم بەرگە سپی پۆشەی کە ئێستا شار شاخەکان و ناوچەکانی گرتووەتەوە. بۆیە میوانێکمان هەیە کە شاعیرە قسە لەسەر ئەم کەشوو هەوایە و چەند شیعرێکیشی هەیە پێشکەشمان دەکات کەەوە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵم دووتەوەرە سەرکێشدا کۆمەڵێت بڕگۆ بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرتا دەچینە لای بڕگەی کەشوو هەوا فەرموون با پێکەوە بینێت. بەڵازیزان دیارەوە کاماژەمان پێکرد ئەم بەیانیە کە هەموو چاومان کردەوە سێری شاخ دەکەین دنیا سپی پۆش بووە بە تایبەتی ناوچە شاخاویەکان بە تایبەتی توانم بڵێم کە ئەمە چەندین ساڵ دەبێت کە بەم شێوازە بەفر ناوەندی شاری سلێمانیشی نەگرتووەتەوە بەڵام خۆشبەختانەی ئێستا بەفر دەوروبەری سلێمانیشی گرتووەتەوە و بەڕاستی ئەگەر وا بێت دەتوانین بڵێن ساڵێکی پڕباران پڕبەفرمان دەبێت. هەرچەندە پێشێک لە میوانەکانی پایانی ڕۆژ ئاماژەی بەوە کرد لە ڕۆژانی ڕابردوودا ساڵە دووەکان واتە 52 62 72 بۆ 2012 کە بیرمە من بە هەمان شێواز ناوەندی شاری سلێمانی بەفرێتی باشی لێباریوە ناڵشکارەکان زستانی 2022 بە هەمان شێواز دیارە بەفرێکی باش باریوە بۆ یەکێک لەو پێشبینیانەی کە ئێمە لە ڕۆژانی ڕابردوودا ساڵە دووەکان واتە 52 62 بۆ 2012 کە بیرمە من بە هەمان شێواز ناوەندی شاری سلێمانی بەفرێتی باشی لێباریوە ناڵشکارەکان زستانی 2022 بە هەمان شێواز دیارە بەفرێکی باش باریوە بۆ یەکێک لەو
بە تەمەنەکان کردویانە ساڵە دووەکان واتە ئەوەی کە 2002 یا 2012 یا 2022 ئەمانە ساڵێکی پڕبەفر دەبن و دیارم ساڵش 2022 ساڵێکی پڕبەفرەوەی کە دەبیندێت تا ئێستا لە سەرەتاکانە بۆ پێشبینەکانی چەند ڕۆژی داهاتووژەوەی خۆشحاڵیەکە لە دوێنێوارۆ شەپۆلێکی بەفربارین ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە جاران نەگەر تەنها شوێنە شاخاویەکان بۆ وایە ئێستا دەشتاییەکان یا ناوەندەکانی شاریشی گرتووەتەوە بۆ هیوایی کە ئەم بەفرەش ببێتە مای خێر و بەرەکەت بۆ سەرخاک و نیشتیمانمان کە بە دڵنیاییەوە لە ساڵانی ڕابردوو شکە ساڵی بوو و بەشێک بوو لەو خەمەی کە هەمیشە جووتیارەکان هەیە بوو بەڵام بەفر یەکێکە لە هۆکارەکانی زیاترەوەی کە زەوی پڕاو دەبێت سوودێکی زۆری بۆ زەوی هەیە جیاواز لە ڕووی پشت و کاڵی و بەتایبەتی لەگەڵ لە دوای بەفربارین کە سەرمایەکی زۆر دەبێت سوودێکی زۆری هەیە بۆ خاک لە کوشتنی هەموو ئافاتانەی کە لە ناو خاکدا هەن بۆ ئینشاڵڵا بەفرەش دەبێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک هاوکارانم گۆرانیەکیان ئامادە کردووە تا ئەو کاتی کە میوانەکەمان ئامادە دەبێت لاولێرەوە لەگەڵ دیمەنەکانی سلێمانی لەگەڵ ئەو بەفرەی کە شاری سلێمانی گرتووەتەوە ئەو گۆرانیتان پێشکەش دەکەین. شکرا بفرا بسر سرمایا آرام آرام دێتە خوارێ گەرچی جانی داپۆشی وەیم واکو داری بن بنارێ دێتە خوارێ ئەڵوادام تاکو بایانی چاو لێگنانێ هەر ببارێ هەر ببارێ هەر ببارێ لاژێر باڵی ئەو بەفرادا بێپەروا دێم و ئاڕۆم فریشتایان دەستماگرێ بمباتەوە لانەکەی خۆم ئەو نازانێ چەند حەز ئەکەم ئاهی دڵباو بەفرا بشۆم هەر ببارێ هەر ببارێ
ولا ساي كزبادا باهر سرمايا بمتازيني باو بفرا وقشورابي هامو جانم بلرزيني سبي بيتا او ديسان ليوي كاني ببزويني هرب باري هرب باري دیارە تەوەری دووەمان وەک ئاماژەمان پێکرد تەوەری یەکەممان ببورن قسە و باسە لەسەر داخستنی یانەشەوانەکانی هەولێر کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک یانەشەوانە لا هەولێر داخران کۆمەڵێک کەس دەستگیر کران و ئەم دیارە هەڵمەتەی کە قایمقامیەتی قەزای ناوەندی هەولێر دەستی پێ کردووە هەموو لایەکی واخوازە بەردەوام بێ و دەستخۆشیان هەیە بۆ ئەم جۆرە کارانە چکە ڕوون و ئاشکرایە کە یانەشەوانەکان هێندەی زیانیان هەیە هێندە سوود ناگەێنن لەبەرەوەی کە لە دیوێکەوە کاماژەمان پێکرد بە کەلتوری کوردەواری و پابندبوون باینی پیرۆزی ئیسلام کە زۆرینەی وڵاتی ئێمە هەموو ئیسلامن یەک ناگرێتەوە لە هەمان کاتا لە ژێرەم یانەشەوانەدا کۆمەڵێک خراپەکاری ئەنجام دەدرا کە هەموو ئەمانە لە زیانی گەنجەکانمان دەشکایەوە بۆیە لەم تەوەرەدا دەمانوێت قسە و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین لەسەر ماڵمەتە لەگەڵ قایمقامی قەزای ناوەندی پارێزگای هەولێر گەر میوانەکەمان ئامادە بێت بۆی کە بزانین ئەم بابەتە چاکەی درێژە دەخایێنێ و هەروەها چی هەتا کۆکو ئێستا چ کارێکیان ئەنجام داوە و چەند یانەشەوانە داخراوە دەچینە لای میوانەکەمان بەڕێز کاک نەبەز عەبدولحەمید کاک نەبەز زۆر سپاس بۆەوە دەرفەتە ئەگەر بکرێت سەرەتا مەڵمەتەلەکەیەوە دەستان پێ کردووە و هیچ داچاو ئامارێکە گەرە بێ لەسەر داخستنی یانەشەوانەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کە دەستان پێ کردووە بیخەیتە ڕوو بۆ بینەران سپاس دەکەین. سڵاوتان لێبێ ئێمە پێش سەری ساڵ لە دیوانی پارێزگای خود لە پارێزگای هەولێر لژنەیەک پێکات بۆ ڕێخستنەوەی ئەو شوێنانە کە یانەشەوانەکانی پێ دەڵێن یاخود کە ڕێستۆرانتە کافەیە کەوا ئاهەنگی لێساز دەکرێتن ئەو لژنەیە کە پێکات جێگری پارێزگار سەرۆکایەتی دەکرد ئەندامەکانی بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری و هونەر بەڕێوبەری گشتی گەشت و گوزاری هەولێر بەڕێوبەری گشتی تەندروستی قایمقامی ناوەند لەو لژنە بوون چەندین کۆبنەوەیان ئەنجامدا و گفتوگۆی لەسەر کرا ئێمە گەیشتینە چەند با بڵێن لەسەر چەند خاڵێک هەڵوەستەمان کرد ئەوە کێشانەی یاخود هەیە کە پێویستە چارەسەر بکرێ ئەوەی کە لەگەدا بوو نەریتی ئادابی گشتی ناگونجێتن ئەو کارە نەشیاوانەی کە لە بەشێک لە شوێنەکان دەکرێت ئێمە ناڵێن لە هەموو شوێنەکان گەیشتینەوەی دواتریش دوای سەری ساڵ ئێمە کۆبنەوەیەکمان ئەنجامدا بە سەرپەرشتی بەڕێز پارێزگار چەند بڕیارێک دەرکرا ئەو بڕیارانە ئێمە ئێستا لە قۆناغی سەرەتاییە لە جێبەجێکردنی یاخود چەسپاندنی ئەو بڕیارانە بەسەر ئەو شوێنانە هەر لەگەڵ ئەوەش بوو کە ئەو هەڵمەتە دەستی پێکرد بۆ داخستنی ئەو شوێنانە کە تاکو ئێستا 12 شوێنمان داخزێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەڵام چەند شوێنێکی تریش خۆیان دایان خست و سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاریان کرد لۆ ئەوەی کە ئەو ڕێنمایانە یاخود ئەو مەرجانە کە چییە پێیان بدرێتن کە کاری بەردەوامن لەسەر کارەکانیان بەڵام ئەوەی گرینگە ئێمە ئاماژەی پێ بکەین کە هەندێک شت هەیە بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگەی پێنادێن زۆر بە توندیش بەرامبەری دەوەستینەوە یەک بابەتی قومارکردن ئەوی تر بابەتی لەشفرۆشی و ئەو کارە نەشیاوانە بابەتی سەماکردن و فڕێدانی پارە ئەو هەمووی لەناو بڕیارانەی پارێزگا هاتووە بە هیچ شێوەیەک ڕێگە پێنادێن ئەوی تر ئەو ڕێنمایانەی دەرچووە و ئەوانەی کە هەیە لە گەشت و گوزار لەو چوارچەوەیە ئەو کەسانە کە مۆڵەتیان هەبیتن دەتوانن کاری ڕێستۆرانتە
هۆڵی ئاهەنگە یاخود هەر شێوەیەکی ترە دەتوانن کارەکانی خۆیان بکەن. ئێستا زیاتر لە 200 کەس دەستگیر کراوە لە هەولێر لەوە لە چوارچەوەی ئەو هەڵمەتە دێتن ئەو شوێنانەی کە داخراوە تیمەکان یاخود هێزەکانی ئەمنی و هەموو لایەنە پەیوەنددارەکان دەستکراوەنە بۆ وەرگرتنی ئیجراعات بەرامبەر ئەو سەرپێچیانە یاخود بەرامبەر ئەو کارە نەشیاوانەی کە ئەنجام دەدرێت. ئەوەش خۆشبەختانە با بڵێن بە پێشوازیەکی زۆر باش و گەرمی لەلایەن هاوڵاتیان لێکرا. بەڵام ئێمە ئەوەش نابی لە بیرکەین بەڕاستی کەرتی گەشت و گوزار کەرتێکی گرنگە. کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی تایبەت بەو کەرتە دەداتن. ئێمە وەکو لایەنە ئیداریەکان لە سنووری هەولێر پێویستە وا بکەین کەرتی گەشت گوزار زیاتر پەرەی پێ بدرێتن، زیاتر گەشتیار ڕوو لە هەولێر بکاتن. بەڵام ئەوەی ڕووی دەدا ئەوە هیچ پەیوەندیەکی بە با بڵێن ئەو شوێنانەی کە ئیزراعاتی لەگەڵ کراوە دیسان دەڵێم هەموو شوێنەکان نا بەشێکی کەم لە شوێنەکان هیچ پەیوەندیەکی بە گەشت و گوزار نەبوو، بە کەرتی گەشت و گوزار نەبوو. ئەوە بە پێچەوانەوە زەرەر و زیانی بۆ کەرتی گەشت و گوزار هەبوو. لێ ئەمە ڕەچاوی بابەتە گەشتیاریەکەش دەکەین و ئەو ڕێنماییانەی لە گەشت و گوزاریشەیە ئەوانە وەکو خۆی ئەگەر جێبەجێ کرا ئەکیتی کێشەیەکمان نابیتن. زۆر باشە کاک نەبەز ئەو سەرپێچیانە چی بوون کە لەو یانە شەوانەیانەدا ئەنجام دەدرێن کە بۆ هۆکاری ئەوەی بڕیاری داخستنیان بدرێت؟ وڵی سەرپێچیەکان زۆرا و زۆر بەشێکی کەم کاری نەشیاو یاخود سەماکردن و فڕێدانی پارە قومارکردن ئەوانەشە بووە هەش بۆ مۆڵەتی نوێ نەکردیتەوە کارمەندەکان کە لەوێ کاریان کردووە کارتی تەندروستیان نەبووە یاخود ئەو ڕسوماتانە و ئەو ئیلتیزاماتانەی بەرامبەر حکوومەت لە سەریانە جێبەجێیان نەکردووە شوێنەکانیان گونجاو نەبووە دەنجی ڕۆیە بۆ خەڵکی بێزار کردووە. سەرپێچیەکان زۆرا و زۆرن هەیە هەر مۆڵەتی نەبووە لە بنەڕەتدا مۆڵەتی ڕێستۆرانتی هەبووە بەڵام وەکو هۆڵەکی ئاهەنگجێڕان بەکاری هێناوە یاخود لەگەڵ ڕێستۆرانتەکەی گۆرانی بێژی هینایە و ئاهەنگی ساز کردیە. سەرپێچیەکان زۆرا و زۆرن. زۆر باشە کاک نەبەز باس لەوە دەکرێت کە بە هەزاران دۆلار لەو یانە شەوانەیانەدا تەخشان و پەخشان دەکرێت وەک بەڕێزی شت کە ئاماژەت بەوە کرد کەواتە لەم قەیرانی دارایە ئەم هەموو پارەیە لەکوێوە سەرچاو دەکرێت ئەم هەموو پارەیە لەکوێوە هاتوو هیچەیە کە لەم یانە شەوانەیەدا ئەوە بە هەدەر دەڕوات؟ بەڵێ ئەوە هەمووی وا لە ژێر لێکۆڵینەوەدایە بەڵام ئەوەی ئێمە جەختی لێ دەکەینەوە یەک لە خاڵە گرنگەکان وەکو باسم کرد ڕێگە نەدانە بەو دیاردەیەکی نەشیا و دیاردەیە کە تەسیرێکی زۆر سلبی لەسەر دەرونی هاوڵاتیان دەکاتن دیاردێکی نەشیا و ناشارستانی بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگە پێ نادەین بەو دیاردەیە. زۆر باشە کاک نەبەز بابەتێکەیە کامە تەنها لە هەولێر نییە لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستانیش هەیە بابەتی لەشفرۆشیە. ئایا هیچ مادەیەک یاسایەک بڕیارێک هەیە لەوەی کە هەندێک جار لە یانە شەوانەکان لە شوێنە دیاریکراوەکان یاخۆت تەنانەت لە هەندێک حاڵەت لەسەر شەقامەکانیش هەمانە کۆمەڵێک ئافرەت دەوەستن هیچ یاسایەک بڕیارێک هەیە بتوانرێ ئەمانە ڕوبەڕووی سزا و سزای یاسایی بکرێنەوە؟ بەڵێ ئەو کێشانەی کە باسم کرد لە سەرەتاوە تەنها پەیوەندی بە هەولێرەوە نیە لە هەموو کوردستان هەیە لە هەموو پارێزگاکانشە بووە بەڵام ئێمە وەکو هەولێر دەستمان بە جێبەجێکردنی با بڵێن یاخود دەرکردنی ئەو بڕیارانە کرد یاخود ڕێخستنەوەی لە چوارچوەی ڕێخستنەوەی ئەو شوێنانە بابەتی لەشفرۆشی ئەکید یاسا هەیە سزایەکەشی توندە یاسا و یاسای ئێمە ئێستا کاری پێ دەکرێت لە هەموو کوردستان لە هەموو عێراقیش بگرا بەڵام خۆت دەزانی هەموو حاڵەتێک هەموو کەیسێکی یاسایی پێویستی بە بەڵگە و پێویستی بە چەند ڕێو شوێنەکێ ئەوە هەمووی ئێمە ڕوبەڕووی دادگای دەکەینەوە دادگا کاری لەسەر دەکاتن. یاسایەکەش ئەوانەی کە لەشفرۆشی دەکەن یا سزایەکی جیاوازی هەیە ئەوەی تر یاسایەکی تری هەیە ئەوەی کە بەکاریان دەینیتن یاخود ڕێخۆشکەرە لۆیان ئەوانە هەموو یاسای خۆی هەیە و ئێمە ئەو حاڵەتانە کە دەستی بەسەردا دەگرین و ئەو کەسانە کە دەستگیر دەکرێت ڕەوانەی دادگایان دەکەینەوە کەیسیان لۆ دەکرێتەوە لە دادگا بڕیاری لەسەر دەدرێت. کەواتە جگە لە داخستنی یانە شەوانەیەکان چ ئیجراعاتێکی دیکە دەگرنە بەرەوە ئایا جارێکی دیکە ئەو یانانە دەکرێنەوە
هەلی ئەویان پێدەدەنەوە کە جارێکی دیکە بکرێنەوە یاخود تەواوی بە یەکجاری ئەوە بۆ هاوڵاتیان ڕوونکەینەوە هەر شوێنێک لە چوارچەوەی یاسا و ڕێنماییەکان کار بکە یاسا و ڕێنماییەکانی حکوومەتی هەرێم ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵیان نییە بەو مەرجەی دابوونەریتی کۆمەلگا بپارێزی نەشێوێنیتن ئەو کارە بێزارکەرانەی کە خەڵک بێزار دەکەن نەیکاتن ئێمە هەر حاڵەتێک هەر شتێک کە لە چوارچەوەی یاسا و ڕێنماییەکان بیتن ئەکید ئێمە کێشەمان لەگەڵی نابی کێشەمان لەگەڵ ئەو کەسانە بووەکەوە یاسا و ڕێنماییەکانیان جێبەجێ نەکردووە ئەو شوێنانەی کە داخراون یاسا و ڕێنماییەکانیان جێبەجێ نەکردووە هەر شوێنێک ئەگەر کێشەی نەبیتن ئەکید لەبەرەوەی دیسان دەیلێمەوە ئەو کەرتە کەرتێکی گرنگە کەرتی گەشت و گوزاری یاخود بەرژەوەندی هاوڵاتیان کاسبکاران لە ئێمە گرنگە خاوەنی ڕێستۆرانتێک حکوومەت پێویستە کەوا هاوکاری بکاتن کەوا وا بکاتن پەرە بە کارەکانی بداتن دیسان دەڵێمەوە زیاترین گەشتیان ڕابچێشین لە بۆ سنووری پارێزگای هەولێر ئەوە هەموو لە ئەولەویەتی کارەکانی ئێمەدایە زۆر باشە کاک نەبەست بوو وەرە دەزانین دەرفەتت کەمە زۆر بە کورتیە گەڵامیان پرسیارانش بێتەوە مەمنونین ئایا دەستخۆشی یا پاڵپشتیەکانی زانایانی ئاینی هاوڵاتی بەگشتی تا چەندە ئاسانکاریە بۆ ئێوە لەوەی کە یا گەرم و گورتر دەبن بەم بابەتەوە کە داخستنی یان نەشەوانەکانە ئەمە کۆمەلگایەکی موسڵمانین طبعاً پاڵپشتی زانایان و مامۆستایانی ئاینیش بۆ ئێمە زۆر زۆر گرنگە وەکو حکوومەت و لایەنە ئیداریەکان و هێزە ئەمنیەکان وەمەوە کارانەی کە ئەنجام دەدەن ئەکید هەموو یاساکانی خۆشمان سەرچاوەکەی زۆربەی زۆری لە شریعەت وەرگیراوە لەو ئەو کارانەی کە دینی ئیسلام و دینەکانی تریش خۆ مەرجە تەنها ئاینی ئیسلام ئەو کارانە کە ڕێگری ئاینەکانی تریش ڕێگری لەو کارانە دەکەن ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ مامۆستایانی ئاینی بەڕێز لەگەڵ پیاوانی ئاینەکانی تریش هەموو دەستخۆشیان کردووە بۆیە ئەکید بۆ ئێمە زۆر زۆر گرنگە پاڵپشتی ئەو مامۆستای بەڕێزانە کەوا لە وتار زۆربیان لە وتارەکانی ڕۆژی هەینی ڕابردووش باسییان کرد کە دەستخۆشیان لە هێزە ئەمنیەکان لەو لایەنانە کرد کە کارانە ئەنجام دەدا ئامانجی ئێمە پاراستنی کۆمەلگایە پاراستنی گەنجانە لە هەموو ڕوویەکەوە بابەتی مەوادی بێهۆش کرد بابەتی ئەو کارە نەشیاوانەی تر ڕاگررتنی شیرازەی کۆمەلگایە بۆیە بە هەموو لایەکمان ئێمە ئەگەر کار لەسەر بکەین ئەکید ئەنجامەکی باشمان دەبی و دەتوانین کۆمەلگاکەی خۆمان بپارێزین لەو کارە ناشیرنانە زۆر باشە کاک نەبەست دوایین پرسیار ئایا بوونیە میانە شەوانانەی کە هەیە و بم ڕێکار و خراپانەی و بەم حاڵەتانەی کە جەنابیشتان باستان کرد تا چەندە هۆکارن بۆ زۆربوونی تاوانە کۆمەڵایەتیەکان بۆ زۆربوونی حاڵەتەکانی تەقیکردن لەسەر شەقامەکان بۆ تاوانکاریانەی کە ئەکرێەوە بۆ بەلا ڕێدابردننی گەنجەکانمان تا چەندە هۆکارن طبعاً ئەکید ئەو شوێنانە دەبنە هۆکار بەڵام ئەمە ئەوەش لەبیر نەکەین بە دەستخۆشیەوە لە هێزە ئەمنیەکانی شاری هەولێر کە لە ماوەی ڕابردوو چەند کەسێک کە ئەو کارانەیان ئەنجام دو هەر هەمووی دەستگیرکران هەر هەمووی کەیسی یاساییان لۆکراوە ڕەوانەی دادگاکران لە ڕووی ئەمنیەوەش خۆ زۆر گرینگە پاراستنی ئەو شوێنانە کەسێک خێزانێک دەستە ڕێستۆرانتێک کە دەچیت لەوێن پشوەک بداتن نانێک بخواتن بەڵام ئەگەر بێزار بکرێتن یاخود ئەو کارانە ئەنجام درێ ئەوە هەمووی ئەرچی ئێمەیە لە ماوەی ڕابردووش چەندین کەس کە بەو کارانە هەڵدەستان دەستگیر کران بە دەستخۆشیەوە لە هێزە ئەمنیەکانی شاری هەولێر ئەو هەڵمەتانەش هەمووی بەردەوام دەبیتن لەبەر ئەوەی دیسان دەڵێمەوە بەرژەوەندی هاوڵاتیان بەرژەوەندی کاسبکاران بەرژەوەندی گەشتیاران ئارامی شار هەمووی لە ئەرچی ئەو لایەنانەیە کە ئێستا لە ناو شار چلایانی ئیداری چی هێزە ئەمنیەکان کە هەمووی لەژێر یەک بابلێن سەر لەژێر یەک چەتر کار دەکەن لە هەولێر ئەویش لیژنەی ئەمنیە بەڕێز پارێزگارە کە سەرپەرشتی هەموو ئەو لیژنانە دەکە خۆی بە پاڵپشتێکی زۆری بە ڕێزان وەزیری ناوخۆ سەرۆکی حکوومەت کە هەردەم پاڵپشت بووینە لە کاتی دەرکردنی ئەو بڕیارانە و جێبەجێکردنی ئەو بڕیارانە. زۆر سپاس کاک نەبەست سپاس لەوەی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووین هیوادارین کە بەردەوامن لەو هەڵمەتی کە دەستان پێ کردووە چونکە بەکاردانەوەکانی بێلای هەمووی هاوڵاتیان یاریێمی کوردستان جێگەی سپاس و پێزانینیان هەیە کە بۆ هەموو لایەکتان زۆر سپاس دەکەین لەوەی کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون.
بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لاتان لەگەڵتان بەردەوام بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵاتیزان تۆری دووەمان قسەکردنە لەسەر شیعر و ئەم کەش و هەوایی کە ئێستا تێدای نەویش بارێنیان بەفرەیەکە زۆرینی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. بۆیە لێرە میوانداری شاعرێکی ملیمان کردووە بۆی کە قسە و باس لەسەر ئەم کەش و هەوایە بکەین و هەروەها چەند شیعرێکیشمان پێشکەش بکاویش بەڕێز کاک تاهیر زەرگوێزیە. کاک تاهیر بەخێر بێت. زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆش. لە خزمەتی ئێوەم زۆر سپاسی کارمەندانی تەواو کارمەندانی زعکاکەم. زۆر سپاس. خی گەورە نمونەتان زیاکە ئیشاڵڵا بۆ ئەم کورد و بۆ ئەم میلەت و خاکە. زۆر سپاس. کاک تاهیر پێم خۆشە سەرتا بینەران بتناسن کاک تاهیر کێیە، لە کێوە دەستی بە شیعر کردووە، چی هەیە بەرهەمەکان؟ لە خزمەتانە من وەکو تاهیر زەرگوێزی خەڵکی زەرگوێزم موعدم هەفتاوێکە دانیشتوی سلێمانیم ئێستا تقریبەنەوە 20 ساڵێکە دەستم کردووە بە نووسینی شعر. ساڵی 2015 کتێبێکم چاپ کردووە. ئێتر کتێبێتری شەیە بەس تری هیوادارم ئینشاڵڵا پشت بەخوا بتوانم ئەویش ئەو بەرهەمەش بەدەست بێنم ئینشاءڵڵا. شعرەکانی هەمویان بەرهەمی خۆتن؟ بەڵێ سپاس بۆ خوا. زیاتر لەسەر چین شیعرەکان؟ وەڵای شیعرەکان زۆری نیشتیمانیە. ئەجارە لەبارەی زۆڵم و ستەمەوەیە کە ئێرە ئەم خاکەی داگیر کردو بەڕاستی زۆڵم و ستەم زۆرینی ئەوەیە. باش لەم کەش و هەوایە کە ئێستا هەین، کەشوهایەکی بەفراوی زستان سارد بە دیوێکی دیکەشا کە باست لە زۆڵم و ستەم و ئەمانە کرد، لە دوێنەوە کە دەماوت بەشکوم ببارێ و مەترێک بەفری تێ بکا و ئەمانە دەیاوت کاکە بیریشتان لای و خەڵکە هەبێت کە ئێستا ڕەنگە جلیکانێک نەوتیان نەبێ ماڵەکەی پێگەرم بکەنەوە. واتە کاتێک کە دوعای زۆر بەفرباری نەکەی یا بارانەکەی بێ بیرش لای خەڵکە فەقیرەکە هەبێ کە بەهۆی ستەمەوە وای لێ هاتووە کە نەوتی نییە تەنانەت ماڵەکەی گەرم کاتەوە. کەواتە بە هەردوو دیوەکەیە، هەم لەسەر ئەم کەش و هەوا تایبەتە، هەم لەسەر زۆڵم و ستەمەکان ڕۆیمە شیعرمان لە جەنابتەوێت. لە خزمەتانە وڵی ئەو خۆی گەورە کە ئەم بەفروبارانی نردوو هەمووی نعمەتە بۆ ئەم مرۆڤایەتی ئینشاءڵڵا. بەسی تر ئایا کە ئەم زوڵمە پەریسەند و وڵاتی داگیر کردو و وڵاتی وێران کردووە، ئەمە هۆکار چییە؟ هۆکار حکوومەت و خەڵکانی خراپە بەڕاستی. ئەجینە خی گەورە هەشت چێلا خی گەورە و بێ بەرەکەتە هەمووی حکمەتە هەمووی بۆ بەرژەوەندی مرۆڤەکانە.
زۆر باش ئێستا تۆ هیچ بەرهەمێکی حازرە لەسەر ئەم سروشتە جوان ئەم بەفرێکی لە خزمەتانم وڵی شتێکم نووسیوە تازە یانی وڵی ئەم شەو بەڕا بە پەلەپەل نووسیم داوای لێ بردنەکەم چونکە مامۆستا ئارام زۆر سپاسی ئەوکەم کە عەزیەتی کێشە ئەویش شەو تەلەفۆنی کردوتم وڵی دەوام هەیە و بەفر ئەمانە وتی هەتا توانی مەحاولێ بکەیت تر من لە خزمەتانم چەندیارێکم نووسیوە لە خزمەتانە. ئەوە بەفر کڵۆ کڵۆ دێتە خوارێ زۆر بە جوانی وا خەریکە بیکات بە بووک تەواو خاچی سولەیمانی تەماشاکەن درەختەکان پەلوپۆی خستۆتە زەوی هەمووی بەفری لە کۆڵ ناوە خۆشحاڵە بۆی بووە نەوی کە دەبینم تەواوی شار بەرجی سپی وا لەبەرە چەند شکر بین هێشتا کەمە کە بۆی ناردوین ئەم گەوهەرە. لەسەر زۆڵموستەم چیتان هەیە؟ لەسەر زۆڵموستەم وڵی زۆر هەیە بەستر ڕاستی نەمنووسی لە نەمزانیت بڕگە تەوەرەکە بابەت باشە لەسەر ئەوەی کە ئەم شێعرت نووسی ئەم شەو ساعت چەندی شەو بۆ نووسی سەیری دەرەوەت کرد کە بەفر دەبات ینی نووسینەکانت چۆن بۆ چۆن دەینووسی ئەوەیە کە کاریگەری سروشتە لەسەر وڵی تر خۆی ئەوەی کە شعر بنووسێ دایم ئەو هۆکارانە شعرێ نییە دروستێکا خۆی هەرە بینی جاری وە من بڵێن لە شوێنەکە ئەگەر شتێکم بینی بە بەچاوم یا زوڵمێ بووە شتێکم بۆ هاتووە تۆش بەفر ببینی کە دە خوارەوە نیعمەتی خۆی گەورەیە دڵنیا بەشت دێت لەو کاتانەیە ئەبێ شعرەکانە بنووسیتەوە تەنها لەو کاتانەیە ئەو ئیلهام و بۆ دێت وڵا لەو کاتانە ئەرە وڵا ئەو کاتانەیە کە حاڵەت ئەبینیت بەڵێ حاڵەتێکی خۆشە ئێمە زۆر سپاسی هەمومان سپاس گوزار بین کە بۆ خی گەورە ئەم نیعمەتانە کە بێبەشی نەکردوین هەموو زمانێ مرۆڤی بێبەش نەکردووە ئینشاءڵا بێبەشیشمان ناکە بەستر جاری وایە ئەم زوڵم و ستەمە وای لێ کە یا کەمبارینی بەفر بێ یا بارەوە یا لافاوێشتێ بێ ئەمانە ئومێدمە ئینشاءڵا خی گەورە تۆڵەمان لێ نەکاتەوە لەبەر چەند زاڵمەیە لەبەر چەند تاوانبار ئینشاءڵا. باشە کاک دیار شعرەکانی خۆتت لەبەرە؟ بەڵێ هەمویان لەبەرێک وڵی ڕەنگە هەنیشی لەبەرە بە زۆری ئێستا چواری نەئەنووسم چیمان پێشکەشەکەی لەباری فەرمووجا ئەو کاتە پرسیارێک لەباری زوڵمەوە شتێکم نووسی ڕەنگە لەبەرم بێ ئەگەر ئەتوانم بخوێنەوە ئەمە لەبارەی زوڵمەوەیە کاتی خۆی ئێمە ناڕازی بووین بەو زاڵمەی تر ئێمەمانووی تر کە ئەمە نەمێنێ ژیانی ئێمە زۆر ئاسایی خۆشە بێت بەس بەداخەوە خراپتر هاتە ڕێگامان ناڕازی بووین بە زاڵمێ بەڵام ئێستا ئەو مردووە چی بکەم لە ناو گەلی خۆمان زۆرم ڕێ ئەویان گرتووە دڵمان خۆش بوو زاڵم نەما وتمان خەڵک ئەژێتەوە نەمانزانی تەوری دەستمان زوو کلژی خۆی ئەبڕێتەوە توروسکەیەک بەدی ناکەین گەلێ بۆیان ها بە چۆکە سەر و ژێری ئەم خاکە وا لە دەستی چاوچنۆکە بەچی خۆشکەم دڵم ساتێ تەنیا جارێ حەق نابینم کاسە لێسێ لە پێشترە لە سەد زانەوە عالمی دینم. لەم کشواایی کە هەین 20 ساڵیشە خەریکی شیاری ینی شاری ترت نەنووسیوە لەسەر زستان لەسەر سلێمان وڵا لەسەر بارانیش ئەویشمان بۆ بڵێ هەر جارێک لەبێ هەر خۆمان بڵێن اینجا وڵی تر حەزەکەم بە جوێرەی داواکانێ لەسەر سروشتن یانی گشتی شعرە نووسی وڵا بە شێوی گشتی نووسم بەڵێ بە شێوی گشتی زیاتری تر بە بەهارە بە وەرزی بە بەهارە بە جووتیارە بە ژیانی شوانیە من خۆم چونکە شوان بووم مە لە شوانی دەستم پێکرد و کوڕی فەقیرم کوڕی جووتیارم در ئەو شانە زیاتر تا چەند سروشت کاریگەری کردوتە سەرێک کە بتوانی شعر بنووسی؟ وەڵی کاریگەری تێکردوم سواز بخوا تا ئێسش توانام هەیە کە شت بنووسم. زۆر باشە فەرموو ئەوشمەوە پێشکەشەکە ئەمە بە باران نایە تر خەڵک ئەوەی ڕاستی بێ بیری ئەچێتەوە جاری وایە ئەو نیعمەتە جوانە خی گەورە بۆمانە نێرە خەڵک پێی نازانێت جاری وای بیرێت جاری وای ناشکوری ئەگەڵ ئەمەیان لەسەر بەهارە ئەمە لەسەر بارانە جاران لە بیر چوو وشکە ساڵی بوو قات و قڕی بوو ماڵان خاڵی بوو ئەم ساڵیش دنیا بووە بە لافا و دەریاچە و کارێت ساڕێژە لە ئاو بە وشکە ساڵی و بە بەفر و باران هەر شکر نییە بە هیچی ئینسان هەمووی حکمەتی پەروەردگارە خێر و نیعمەتە بۆ ئیماندارە.
دەستخۆش بە شاعیرە کۆنەکان کامیان زۆر سەرسان وڵی شاعیرە کۆنەکان پیرەمێت زۆرم پێخۆشە هەمویان بە گشتی بە تایبەتی پیرەمێت و قانع ئەوانە زیاتر تەسیر شارەکانیشان زۆر خوێنیتەوە ئەرەوەڵان خوێن باش ئێمە شارێکی پیرەمێردمان هەیە تایبەت بم کەش و هەوایە دەمانوێت جەنابەت پیخوێنیتەوە بۆمان ئەبێ شعرەکەش دەستەرم کەشوها بێ خزمەتانە ئەمانە سبەینێ بوو لە خەو هەڵسام کەڕوانیم بە فربادی وە سلێمانی ئەڵەی بەڵقیسە تارای زیوی پۆشیوە دەمێک بوو چاوەڕێی بەفرێکی وا بووم مژدە بێ باری سرم بەفرە و کەچی هێشتا شەڕە تۆ فەڵمە بۆ یاری لەبیرمە شێرە بەفرینەم ئەکرد سواری ئەبووم بێزین نسیە بوو جێگەکەی ئەیبیست نسیە بوو جێگەکەی ئەی بەست ئەما تاکو دەمی هاوین بە بەرجی سپیەوە چەند شۆخە بە بەرجی سپیەوە چەند شۆخە شاقی گۆیژەوە ببینە لە ڕەنگی ئاسمان دولبەرترە ئەو سپیە ئەم شینە ئەڵێن بەرجی فریشتەی ئاسمانیش سپیە وەک بەفرە فریشتەی ئێمە باڵایە بەڵام ئاخ بۆچی ئەخۆین تەفرە هەموو پێچە کللتوری بەفرێک فریشتەی خوای لەگەڵدایە فریشتە کەوتە ناومان بوایە ئاشوب و هەڵایە ئەوە ساماڵی کرد ڕۆژ و کەوتە سەر شاقی گەڵە زەردا بەسەر ئەو بەفرەدا تیشی هەتا ئەڵماسی خوا کردە بەسەر گوناهی سپیدا خشڵی زێڕینە برسیەکەی دێ هەری سەر کێوی قافیش هێندە پرسی زەردی خۆی لێ دێ لەسەر سەربان بەفر توێژاڵی بەست وێنەی چۆڕی شیرە قەتارەی سەر لق و پۆپی درەختان چەند دڵگیرە چلوورەی گوێسەوانە پڵپڵەی زیوی کچە کووردە سەهۆڵ ئاوێنەیە لێکدانەوەی ئەم دوو شتە وردە کە پیرێژن و سەر پۆیلەی بەشینی چل تیشک ئاڵا بەهاریەت داری پیر ئەژێتەوە دێتە قەد و باڵە چاویش من داوای بنەکەەوە بەڵام ئەوەندەی سەرنجمانیا شعرەکانی خۆی زۆر کورتن بۆچی کورتن وڵی ئەوەی ڕاستی بێ ئەمە کە ئەمانە من ئەمێ وابێ کە بخوێندرێتەوە بەڕاستی زۆر بێ خەڵ نایخوێنێتەوە ئێستا جاری وا چوارینەیە نووسید لە فەیسبوکە پۆستەکەی بەخوا مەگە چوارینەکە بخوێنێت زیاتر بێ خەڵ تااقەتی نییە ئێستا پێشتر ئاماژەت بۆ کرد کەوتی کتێبێکی چاپکراوم هەیە کتێبێکی چاپکراوم هەیە ساڵی 2015 چاپم کرد باڵێ ئیتر ئێستش تقریبا بەخوا کتێبێترە بێ بەس ئومێدمە ئینشاءڵڵا توانا ببێت 20 ساڵ لەمەوە پێش دەست پێ کرد خوێنەوارەکە تا چ هەستێکە وەڵا خوێنەواری من تا شەشی سەرەتاییە طبعا ئەوانەی کە زیاتر دەست بۆ شیعرە بن بە ئەوانەی کە قەدیمەکان بەشێکی زۆریان هەر ئاوا ینی خوێنەوارەیەکی سەرەتاییان هەیە بەڵام باش دەستە بن بۆ شیعر بەڵێ ئەوە ڕاستە وڵی تر من خۆمان خەڵکی ئەو زڕژۆزین چەندەها شاعری تایە بەڕاستی تەسیری ئەوانش تەسیرانە من کرد وەکو کاک عوسمان قادر زڕژۆزی ئەو شاعری کۆنا وەکو مەلا عومەر زڕژۆزی کە بەناوبانگە مەلا عومەر زڕژۆزی ئەوە هەر خوێنەری شعرە بەڕاستی کاتی خۆی شەستەکانە هەفتاکانە چەندەها بەرهەمی لێل و مەجنونی بەشریت هەبوو جا ئەوانە تەسیری لێ کردم بەڕاستی دایم ئەوانە دەوری هەبوو بۆ من کەواتە ئەمانە وایان دەکری کە دەست بکە بە شعر نووسین کرد کە بەهرەیەکی تایە وڵی ئەوەش تەسیری هەبوو بەستری خی گەورە کە بەهرەشی نردێتنی خۆش ئەبێ بەرەڕووی ئیشەکە بڕۆی بەس دەنووسی شیعرەکانت یا ئاوازێکی تایبەتیشیان بۆ دانێ بۆ خوێندنەوەی وڵی بۆ خوێندنەوەی من وەکو خۆم حەزم لێتی بە ئاوازەوە بخوێنێتەوە وەکو جار بە تایبەت من حەزم لە دەنگی شکوڕڵای بابانە
ئێرانی ئەو ئەمری خوای کرد خواری خۆش بێ زیاتر بە شێوەی ئەوە ئەیخوێنمە حەزم لەو شێوەی ئەوە هەر خۆت دەیان خوێنیتەوە خۆم ئەیخوێنمە بەڵێ چەندەهاشم بە ڤیدۆ لە فەیسبوک پۆستم کردووە جاروە بە مردنە یا بە بەهارە ئەمانە پۆستم کردووە بە دەنگی خۆم هینم بۆ داناوە شمشاڵ یا چی پێویست کات زۆر باشە کاکتایر 20 ساڵە خەریکیت ئاوات و خولیاکەت هێشتا ماوە لەوەی کە لە شیعرا پێی بگەی یا کاتێکی تایبەت تەرخانەکەی بۆی کە دەست بە نووسینی شیعرەکان بکە یا تعدیلیان بکە ئەوانەی کە نووسیوتن وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێت هەتا توانیمە هەوڵم بۆ یاوە ئتر من ئێستا دەوامێکمە دوای دەوام زۆر جاجاری وا بە 2 ساعات دانیشم خەریکی ئەوان نابم هێتە من خۆم لای خۆم بە موبایل وەکو چۆن ئەڵی تایپەکەیت و ئەمانە بە کاملی هین یەکەم و یا چواری نەبێ یا زیاتر بێ ڕاستتر ئەوە وەکو ئەوە لێ کردووە بڵێن ئەوە حاضرم ئامادەم کردووە شعرەکانت تەنها بە چاپکراوی لە کتێبە هەیەیان شعری وات هەیە کە بە دەنگی خۆت یان هەر کەسێکی کە بوو بێکەوە و پێشتر ئاماژەت پێکرد کە حەزر لە دەنگی بوو بێ شعرەکانە بخوێنێتەوە و تۆمارەکرد بن شتی واتە یاخود تەنها بە کتێب و چاپکراو هەست وڵا بە کتێب و چاپکرا بۆ خۆم بە خۆم خوێندومەتەوە ینی بە سەوتیش دەنگی خۆت بە دەنگی خۆم چەندانێکم هەیە دەنگی خۆم خوێندومەتەوە بیرە لەوە نەکردێت کە ئەگەر کەسێک دەنگی زۆر خۆش بێ یاخود ئەدای شعر خوێندنەوەی زۆر باش بێت شعرەکانە بخوێنێتەوە و تۆماریانکەی من زۆر خۆشحاڵم کە هیچ بتوانێت ئەوە بکە بەستر ڕاستی بێ من تا ئێستا بە کەسم نەوتوە ئەجینا هەیە دەنگی زۆر خۆشە بەڕاستی ئەوانە نمونەن ئەوانە قابلی ئەوەن کە ئەو شتانە بڵاوکەنە ئەو شتانە وابێ کە خەڵک گوێی بیبیستێ هیچ شاعرێک هیچ هونەرمەندێکە بۆ ئەوانەی کە شعر ئەخوێنەوە بەدەنگ داوای شعرەکانە بکەن و بیان ینی پێیان خۆش بێ کە بیان خوێنەوە یاخود لە سرود و گۆرانیەکانیانە بەکاریان بێ وڵڵاهی تا ئێستا وڵای چەندەها خەڵک داوای کردووە ڕاستی بۆ گۆرانی من نەمنووسیوە بۆ گۆرانی نەمنووسیوە شعر هەیە کە خۆ باس لەوە کرد زۆربەی شعرەکانی لەسەر سروشتە لەسەر زۆڵمە هونەرمەندیشمان هەیە کە بەجێ گۆرانیەڵە لەسەر نیشتیمان لەسەر جوانی سروشت مەبەستم ئەوانەیە ڕاستە فەرمی تا ئێستا بەس مەگە بۆ ئەوە داوانکردن ئیش من ڕاتم کردوێتەوە بەس بۆ باریس بۆ ئەوانی کە بکرێ بە سرود من تا ئێستا کەس داوای نەکردووە ڕاستی باشە چی تێ لەسەر نیشتیمان بۆ بام بخوێنیتەوە وڵی ئێستا ئامادە نیە زیینە حەزەکەم لە خزمەتانە بن بنزانە چەندانەیەکمە هاون تەنانە لە موبایلەکەش زۆرم هەیە دەبێت سەدانی زیاتی هەیە بەس لەسەرەدامنە ئێستا هیچ بەرهەمێکی دیکەت هەیە پێشکەشمانی بکەی ئامادە بێ بۆ ئەمڕۆ حاضرێ کرد بێ خۆت یان هەرە و دوو شعرە بوو وڵی وتیان ئەتر بامەسە ئارام ڕاستی وتی ئەو شتە هینکە بۆ ئەو شوێنە بگونجێ ئەوانە زۆر باشە هیچ شعرێکی کە هەیە کە خۆ لە بەرە بێ لەبەر لەسەر سروش وتە بێتێ ئەگەر ئەوەش بێ هەر پێشکەشمانی بکەی لەسەر سروش بێ لەسەر هەر شتێک بکە لە خەیاڵی خۆت بە بەهارە هەمە بەهارە دنیا دڵگیر و جوانە ئەڵەی بەهەشتا ئەم کوردستانە دەشت و دەر لەگەڵ گرد و چیا و دۆڵ سەوزای پۆشیوە هەموو خاک و خۆڵ هەز لایەک ئەچی سەوزی پۆشیوە ئەم خاکە جوانە وەک زێڕ و زیوە سەر سوڕ ئەمێنێ لە کاری خودا سەرتاپا دنیا سەوزی پیادا چۆش کورد نەبم کە چاو هەڵدێنم سنعەت و کاری بە چاو ئەبینم عەرز و ئاسمانە دوا لە بەر دەستا هاویلی خۆتە ئەی شاهی وەستا دەستەکانت خۆش بێ کاکتایر زۆر سپاس دەکەین سپاس دەوەی کە میوانی پامی ڕۆژ بوویە گەر شتێکیش خۆت ماوتێمە لە خزمەتین فەرموو وەڵڵاهی من زۆر سپاسی ئێوە کەم کە منتان بەسەر کردەوە کە بەشدانیم کرد لەم بەرنامەی ئێوە لەم کەناڵە جوانەی پێیام زۆر سپاسانەکەم یاخوا لەشی ئێوەش ساغ بێت دەستخۆشی لە ئێوەکەم هیوادارم ئەوانەی کە ئەو شتێکی بەهرێشیان تایە بێبەشیان نەکەن و بەسەران بکەنەوە من وەکو خۆم وەکو وەسەبنی ئەمە شاعیر ئەوەی شاعیر بێ ئەوەی نووسەر بێ ئەوەی دەنگخۆشە بێ ئەمە مڵکی وڵاتە مڵکی ئەم میلەتەیە هی بەتەنیا من ئێستا ئەمە کۆنیسیمەی خۆم نییە من ئێستا ئەمە جاری وایە شتێ پۆستەکەم جاری وایە دووسێتر لە لای خۆیەوە سوپاسیانەکەم پۆستەکەن پیان خۆشە بە دڵیانە هیوادارم ئینشاڵڵا ئێوەش زیاتر هاندەر بن بۆ ئانی کە شعرەنسن بۆ ئانی کە دنیان خۆشە لە ڕێشتی باش لە ڕێی شەرعی بڵین بۆ ڕێی شتیتر ناڵێ بۆمە ئێمە شارەوانە منیش خۆشم هەر حەزم لەو ڕێسکەی ئینشاڵڵا مێدەمێ سەرکەوتنیش بەدەستێنم زۆر سپاسی ئێوە شەکەم وەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پێم وا بێت پەیامنێرمان ڕامیار عوسمان ئامادەیە دەچینە ڕاستەخۆ دەچینە لای پەیامنێرمان ڕامیار سڵاوت لێ بێوەم کاتت باش ئەگەر زانیاریمان لەسەر زانیاریەکانی ڕۆژی ئەمڕۆی پارێزگای سلێمانیمان بۆ بگوازیتەوە فەرموو
بەڵێ شەیدا سڵای خواتان لێ بێبیانیتان باش دیارە ئەوەی کە ئەمڕۆ گرینگە باز بکرێت ڕەشی کەشوهەوای شاری سلێمانی و ئەو بەفربارینەی کە لە نێو سنتەری شاری سلێمانی و دەوروبەری دەبارێت دیارە بەهۆی ئەوەی کە لە شەوی ڕابردووە بەفربارینە یان شەپۆلێکی بەفربارین ڕووی لە شاری سلێمانی دەوروبەری کردووە تا ئەندازەیەکی زۆر بەفربارین لە نێو سنتەری شاری سلێمانیش باریوە ئەوەش تا شەوی بڵین ئایندە بەردەوامی دەبێت بە پێی پێشبینیەکانی کەشوهەوای سلێمانی و لە هەمان کاتدا دەمەوێت بەشێک لە ئەو ڕەوشی کەشوهەوایی کە هەیە لە ماوەی 24 کاتژمێری داهاتوو کە دێت لەسەر ئەو بابەتە قسە بکەین بەڵام پێش وەختە ئەگەر کاک زەردەشت بەڕێبەری ڕاگە زۆر باشە لە شارەوانی سلێمانیەوە ببوورە ئەگەر ناوی جەنابێ زۆر باشە کاکتوانە بعدین لە پرسایی ئامێرەکانی شارەوانی سلێمانیە شەیدا کۆمەڵێک ڕێگەبان هەیە لە سنتەری شاری سلێمانی کە ئاستەنگی هاتوچیان دروست کردەوە لە ئێستاە بەشێک لەو ڕێگانی کە دەچنەوە نێو تونێلی پێشڕە و کە سیتەکی پێدەوترێت داخراوە بە تایبەتی لە دەباشان ئێستا ڕێگەی شاخی گۆیژا هەروەها ڕێگەی دەباشان بە تەواتی داخراو لێرە هەم لە هاتوچۆی سلێمانی هەم فریاکەوتنی سلێمانی و شارەوانی سلێمانی هاتون ئامێرەکانیان لێرەیە کار دەکەن بۆ کردنەوەی ئەو ڕێگانە کە مەترسینە بێ بەڵام لەمان کاتدا ڕێگەکە داخراوە هاتوچۆی وڵاتیان بە تونێلەکەیە ڕاگیراوە کات پێشڕە و سڵاو لێ بزانین لە چ ڕێگەیەکی تر ئێوە کار دەکەن بۆی ڕێگەکان بکرێنەوە چ ڕێگەیەک داخراوە ئێستا مەترسی لەسەر بەڵێ هەر لەگەڵ هاتنی شەپۆلەکە ئەمە تیمەکانمان لە ئامادەباشیدا بوون هەر لە دوێنێەوە شەو ئەم شەو تا درنگانێکی شەو تیمەکانان کاریان کردو لەم ڕێگایە زیاتر دەباشان بۆ تونێلی پێشڕە و ئاستەنگیش لە گەڕێکی کازیوە و لای برای محمەدەوە دروست بۆ بەڵام تیممان بۆ نردووە و ئیشاڵە پاچەکەینەوە و ئاستەنگەکە ناڵینە بەردەم هاوڵاتیانە دوو ڕێگەی بەڵێ زیاتر هەر ئەم دوو ڕێگەیە بەڵام تکام لە هاوڵاتیان وایە تکام وایە ئەگەر زۆر پێویست دەبن بۆ کاری زەڕوو نەبێم ڕێگەی بەکارنێنن با تووشی گرفت نەبن بۆ ئەوەی ڕێگە بن ئێمەش کارەکانمان ئەنجام بین و ڕێگەکان بکەینەوە ئامێتان هەیە بۆ پاکردنەوەی ڕێگەکان ئێمە حەو ئامێرمانەیە بە سێ تیم دامان ناوە بە ئامێری گرێدەر و شۆفڵ بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی سلێمانی ئەوانیشمان لەگەڵان چاکرد و پاراستنی ڕێگاکان ئەوانیش بە کاسەحەکان بەردەوام بەیەکەون لە پەیوەندیان بۆ کردنەوەی ڕێگاکان دەوترێت ینی خوێ بکەی بە جادەبانەکانە زووتر ئەیکاتەوە ئێوە ئەو خوێتان کاتێکە کە بەستن ڕووبا جارە بەستن ڕووی نەیەوە بەس بەفرێکی زۆر ئەبارێ ئێستا ئەگەر خۆشکی هیچ سوودێکی نییە تاکو و پاکردنەوەکەین لەسەر ڕێگەکانە و ئیشاڵا لە ئێوارەوە دەستەکەین بە ڕشتنی خوێ لەسەر شەقامەکانە کام ڕێگانە زیاتر مەترسیان لەسەر ئەمانەی کە بۆسی باشان تونێلی پێشڕە و ئەوە ڕێگەکە بەردەوام ئاستەنگی بۆ دروستە بێ بەردەوام ئامێری لەسەر پاچەکەینەوە چونکە بەفرەکە هەر بەردەوامە بارێمە پاچەکەینەوە بەردەوام دووبارە بێتەوە ڕێگاکانی لای کازیوە و بڵێن بەردەم شوقەکانی گۆژە و شەقامانش ئیشاڵا ئەم ئێوارەیە خوێ لێ ڕژین بۆی بۆ بەیانی ئاستەنگ دروست نەبێت بە هاوڵاتیان کاکتوانە سپاس شەیدا دەمەوێت باز لەوەش بکەم ینی کاک ئاسۆ کەمال بەڕێبەری کەشناسی سلێمانی باسی لەوە کردووە کە ئەم شەپۆلی بەفربارینەی هەرێمی کوردستان و سنتەری شاری سلێمانیشی کردوتەوە تا سبەی شەو بەردەوامی دەبێت بەگشتی هەروەها شەپۆلەکە تا کۆتایی هەفتە ناوبەناو ینی دەبارێت چالاک دەبێت هەروەها ینی بەوتەی کاک ئاسۆ کە بەڕێبەری کەشناسی سلێمانیە ڕایگەیاندووە کە ئەو بەفربارینە تا سەرەتای هەفتەی ئایندەش لەگەڵ بەستنی جادەبانەکان بەردەوامی دەبێت پلەکانی گەرمە نزم دەبێتەوە تاوەکو سەرەتای هەفتەی 20 ئەم مانگە بەردەوامی دەبێت لە هەمان کاتدا لیژنەی فریاگوزاری سلێمانی بڕیاری داوە بە داخستنی ڕێگەی دەباشان کە ئێستا لە وێنەکانە دەیبینن بەرەو پردی دەباشان و بەرەو کورسات و مەلا داودە و تونێلی ئەزمەڕ و ئەو بابەت ئەو ڕێگە سەرەکیانی کە دەچنەوە سیتەک بەهۆی بەفربارینێکی زۆرە و دروستبوونی ئاستەنگ لە جموجۆڵی ئۆتۆمبیل لە سنوورانە و تیمەکانی بەرگری شارستانی سلێمانی لە ئێستادا سەرقاڵی ڕزگارکردنی بەشێک لەو هاوڵاتیانن کە لە ناوچەکانی بڵین سیتەک و ئەو ناوچانی کە بەفری زۆری لێباریەوە بەنیازی گەڕانەوە بوون وە سلێمانی ڕزگاریان بکەن وە لە هەمان کاتدا ئەمڕۆ لە کاتی گەیاندنی خوێنکاران لە گوندی دارەکەلیەوە بۆ ناوەندی ناحەی بازیان پاسێک وەرگەڕا وە سەرجەم خوێنکارەکان خۆشبەختانە سەلامەتن و هیچ زیانێکی مەسەلەنگیانیان مادینەوە تەنها ئۆتۆمبیلەکە وەرگەڕاوە هەروەها بەڕێبەراتی بەرۆدەی شارباژێریش ئەمڕۆ بڕیاری داوە ینی داوامی سەرجەم قوتابخانە و باخچەکان ڕابگیرێت بەهۆی شەپۆلێکی بەفربارین و سەرماوە وە بەڕێبەری پەروەردەی سلێمانیش ڕایگەیاندووەکە ینی ئەمڕۆ تاقیکردنەوەکان بەهۆی
ینی دابەزینی پلەکانی گەرما بەهۆی بەفربارینێکی زۆرەوە ڕاگیراوە بڵێن خوێندن لە ناوەندی باخشەی ساوان و پۆلی 1 و 2 و 3 بە هەمان شێوە داخراوە نییە تاوەکو ئەوەی کە بزانن سبەی چی ڕوودەدا بەڵام بە پێی زانیاریەکانی کەژناسی ئەم شەپۆلە بەردەوام دەبێت و بەستنیش ڕوودەدا کە بەستن ڕوو بدات بەداخۆ مەترسیەکان زیاتر دەبن لەسەر ڕێگاوبانەکان بووە بڵێن هاتشۆی سلێمانی ڕێنمایی شۆفێران دەکات بە وریاییەوە ئەگەر بۆ پێویستێکی زۆر نەبێت نێنە دەرەوە چونکە مەترسی لە خزینی ئۆتۆمبیل هەیە مەترسی لە وەرگەڕان هەیە بەو هۆیەوە ئەوەی کە بینیتان بەشێک لە زانیاریەکان بوو کە ئەمڕۆ بەهۆی بەفربارین و لە شاری سلێمانی ڕوویداوە بەڵێ پەیامنێرمان ڕامیار عوسمان سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵە بەڕێزان دەچینە بەرگەی سۆشیال میدیا لە هەینی ڕابردوو لە مۆسکۆی پایتەختی رووسیا نوێژی بە کۆمەڵ ئەنجام دراوە فەرموون با پێکەوە بینەربین. لە پەیامی ڕۆژ هەموو حاڵەتانەی کە لە دنیای سۆشیال میدیا بڵاو دەبنەوە جارێکی دیکە ئێمە دەیانێنینەوە بۆ نمونە ئەمڕۆ بابەتمانەیە بابەتی نوێژی هەینی لە مۆسکۆ و هەروەها تاقیکردنەوەی قوتابیەک لە بەردەم لایت شەحنە و بابەتێکی دیکەمان هەیە گەورەترین تابلۆی ئەستەغفروڵڵا لەسەر ڕێگەی هەولێر کۆیەکە نەخشێنراوە ئەموو ئەمانە لە سۆشیال میدیا دنیای سۆشیال میدیا بڵاو بوونەتەوە جارێکی دیکە ئەو شتانەی کە لای ئێمە تایبەتن هەڵیان دەبژێرین و لە پەیامی ڕۆژدا بڵاویان دەکەینەوە وەکەوەی کە دیارە ئەگەر هاوکارانم تاوکاتێک کەمانەمان بۆ ئامادە دەکەن بۆی کە بڕگەکانی سۆشیال میدیاتان پێشکەش بکەین دەچینە لای دیمەنێکی بەفربارینی شاری سلێمانی.
مالكا شارواني برمالكا برمالكا دلم وادي چون صالكا چون صالكا شارواني برمالكا برمالكا بكل وجوان وقتو بقري ريسي ميوان ميوان كلو كلو وراوا بوني وباقشي خوتم براوا براوا كلو كلو وراوا بوني وباقشي خوتم براوا بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆمان بەم شێوازە بە کۆتا گەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخۆی گەورەتان ئەسپێرن خواتان لەگەڵ